شارامی تەمەنەر ساڵان دوای حەوڕۆژ لە خنکانی تەرمەکەی لە زەی بچووک دۆزرایەوە. باوکی شەهرام دەڵێ ئەگەرچی دۆزینەوەی تەرمی کوڕەکەیان کاتی خەیان، بەڵام دۆزینەوەی تەرمەکە ئاسوودەی بەدڵیەوان بەخشیوە. مەمنونی لایەنی پەیوەندیدارم بەدەم خەمەکەی منی شەوە هات ئەمڕۆ ئەلحەقی جوابمانیاندایەوە دوێنێ ئاوەکەیان بۆ ئێمە گرتەوە سپاسیانەکەین. دەستخۆشی لەو خەڵکە بەڕێزە ئەەکەم. من بەڕاستی قەرزاری ئەو خەڵکەم، من دەستی ماندووگونیان ئەوشم چاویان ماچەکەم، من بە قوربانیان بم. ئێمە هیمەتێکمان کرد، سپاس بۆخوا ئەوەش ئەنجامەکەی بوو کە بە چاو خۆتان بینیتان. سپاس بخوا ئەلحەمد و سەنا منی شاد بوومەوە و ئەو خەموو ئازارم نەما لەخوای گەورە بەزیا بێت. کە سوکاری شەهرام کە خۆشحاڵن بە دۆزینەوەی تەرمی مناڵە 8 ساڵانەکەیان خوازیان ڕووداوی لەو جۆرە لە داهاتوو دووبارە نەبێتەوە. ئێمە خەلکی گوپتە 5 ساڵی لە 12 کەس دەوێ نەخینچێت. مهمەیە حکوومەتەکە تیمێک بێنێتە گۆپتە بە مەلەوانمان هەیە، مەلەوانی وامان هەیە لە قەتاچەکەش چاکتەرەچێتە بن ئاوەکەەوە تێگەیشتی. ئەگەر تیمێ بێنە سەر ئەو جسرە و لە گۆپتە بەداینێن کابراگە منداڵەکەشی کەوتە زەویان خۆی کەوتە زەوی بە فرەیەکەون. بەزەگە دووربێ بە فرێ ناکەون، هەتا لە دوکانەوە دێ، هەتا لە کولە خراپەوە دێ، هەتاکو لە ئاغزەلەرەوە دێ بە فرێ ئەوە ناکەوێت. خەڵکی شارەزا گەلێ زۆرە مەلەوانەچی بەس کەرەسەی پێویستیان لە بەردەستان نییە. ئەینە ئەم جەنازێ ئەوە بۆ 7 ڕۆژە ڕۆی لەناو ئاوایە. ئەگەر وایە و کەرەسە وایە هێما وایە ناگەشتە 7 ڕۆژ. اینجا ئێمە بۆیە داوا لە جەنابتانەکەن لە ڕێگای کەناڵەکەتانەوە ئەگەر هێما دانیێن و ئەگەر نەختی پێویستی تایبەت بکەن زۆر مەلەوانەچی باشەیە، زۆر ئیمکانێتیان هەیە، بەس مەعلەسەف کەرەسەی تایبەتیان بێنیە. ئاوەکەیان بۆ مانگرتەوە، ئاوەکەی گۆپتەپەیان بۆ مانگرتەوە بەڕاستیان بانیە جوودێ چاکیان کرد، خۆ پەداشیان باتەوە هەر هەمویان هەموو تیمەکان. وڵی پێم خۆش نییە لێرەوە ناو یەکێکیان بێن و ناو ئەوکانتر نێنم. ئێمە قەرزارباریانین، خۆ پەداشیان باتەوە، سپاسیان نەکەین. بەڕاستی هەمویان لەسەر خەت بوون و هەر لە ئیدارە وەحدەی شاری چەمچەماڵ و لە قایم قام و لە مدیر ناحیەوەی ئاغجەلەر و بە حەقەت دوێنێکەش دکتۆر هەڤاڵ و کاگاسۆی بەڕێبەراتی پۆلیسی سلێمانی و جەماعەت هەمویان لەگەڵمان نابوونە، بە حەقەت زۆر سپاسیان نەکەین. دوای 7 ڕۆژ گەڕان و پشکنینی بەردەوام و هەمانگی تیمەکانی مەلەوانی ناوچەکە توانرا تەرمی شارامی تەمەنە 8 ساڵان لە سنووری گۆپتەپە بدۆزرێتەوە. خواستی کە سوکاری شەهرامە کە زەی بچووک بۆ دو وێزگەی ژیانیە و هێمای تایبەت بۆ خۆپارێزی هاوڵاتیان لە شوێنە مەترسیدارەکاندا بندرێ. عومەر غەریب، کورسات نیوز، گوندی گۆپتەپە لە ناحیەی ئاغجەلەر.